لە بیشەڵانی زەمانەدا ڕۆژون ئەبێ و مانگون ئەبێ و ساڵون ئەبێت هەموو تەوەرەکان ون ئەبن و بیر ئەچنەوە بەڵام ئەوەی لە ناو دڵی ئەم خەڵکەدا جێنیشتێ و جێ چۆڵ ناکاوە بۆ هیچ شتێ و قەت ون نابێ مانگی ئەرخەوانی سۆرانی مامەحەمەیە. لە کوردستانی ئابڵوقەدرا و بە عەقڵی تیرۆر و دەنگی ناچیزی دیموکراسیەت و خەونی لە ناوبردن و سڕینەوەدا بەخێر بێن بۆ ساڵیادێک کە 13 ساڵە هەمومان بە دەنگ و نووسین و خۆپیشاندان و کارکردن هەوڵ دەدەین بە دنیا و نەوەی داهاتوومانی بناسیێنین چونکە ئەم یادانە زەنجێکی مەترسیدارن لەسەر کۆی سیستەمی سیاسی و باری دەرونی هەموو تاکێک کە دەیەوێت وڵاتێکی ئارام و سەقامگیر بۆ نەوەکانی داهاتووی دروست بکات. پاش 13 ساڵ هەموو شتێک لە دۆسیەی سۆرانی مامەحەمەدەوە خۆیەتی، بەڵام دۆخەکە لە هەموو ڕوویەکەوە خراپتر و ڕەشترە لەو دەمەیدا کە سۆرانی مامەحەمەی تیا شەید کرا. بەڕێزان، ئەم ساڵ 13 ساڵ بەسەر تیرۆری سۆراندا تێپەڕ دەبێت. جگە لە شەیدکردنی عەبدولستار تای شەریف و سەردەش عوسمان و کاوەگەرمیانی و ویداد حوسێن سەرەڕای نەدۆزینەوەی بکوشانیان، بەڵام تا دێت ئەو ئامانجەی ئەوان گیانیان لە پێناویدا بەخت کرد، ئەو ئارمان و هیوایی ئەوان لە پێناویدا شەهید بوون و کاری زۆریان بۆ کرد و هەوڵی زۆریاندا میدیایەکی بە ئەرزش و پرۆفشناڵ بنیاد بنێن کە کۆمەلگایەکی باشتر و خۆزگوزەرانتر و عەدالەت و ئازادی میدیا و ڕاگەیاندن و چێکردنی پرسی ئیتیک و پرۆفشناڵی لە میدیا و سۆسیال میدیادا دروست بێت. دەبێ بڵێن بەداخەوە ژینگەیەکی میدیایی لە کوردستان بە جۆرێک تێکجووە و فەوزا باڵی بەسەردا کێشاوە و پرەنسیپی پیشەیی تێدا غایبە، گەربەری پێ نەژیرێت ڕەنگە کارەساتی کۆمەڵایەتی و سیاسی گەورەی لێ بکەوێتەوە و کۆمەلگا تووشی نەهامەتی و لێکترازانی زۆریش بکات. بکەران و پلانبۆداڕەژەرانی ئەم تاوانە وایان دەزانی ڕووداوێکە تێدەپەڕێت و لەبیر خەڵک دەچێتەوە. جێ خۆیەتی سوپاسی خانەوادەی سەربەرزی شەهیدانی قەڵەم بکەم، خانەوادە بەڕێزەکەتان و خانەوادەی سەرجەم قوربانیانی ڕۆژنامەنووسان شەید سەردەشت و شەید کاو و شەید وەداد کە سەرەڕای ترس و تۆقاندن ساڵانە ئەم یادە دەکەنەوانێ و بکەران و پلانبۆدەڕەژەرانی ئەم تاوانانە ڕسوا دەکەن، هاوکات بوونەتە قەڵغان و سمبولێکیش بۆ هەموو ئەوانەی لەسەر ئازادی نووسین و ئازادی ڕادەربڕین مافی ژیانیان لەسەندراوەتەوە. کۆمەڵە بیرۆکە هەبوو لای ئێمە، یەکەمیان لە کتێبێکەوە دەست پێ کرد کە پێشنیاری گەردەخان بوو، بەڵام گرفتەکە لەوەیە بوو ئەو کتێبە نەبووە کتێبی شەید سۆران، بەڵکو ئەبووە کتێبی دوای شەید سۆران، بۆی زۆر لەگەڵیان نەبووین. لەبەرەوە دوایەوە فکرەکەمان گۆڕی بۆ دروستکردنی پەیکەری شەید سۆران. لە دروستکردنی پەیکەری شەید سۆرانە زۆربەی برادەران هاوڕابوون لەگەڵەوەی کە پەیکەرێک بۆ شەید سۆران دروستکەین. تەنها گرفتی ئەساسی لە مەسلەی پەیکەرەکە ئەوە بوو کە شوێنێک هەبێ لی دابنین یان شوێنێک هەبێ بیپارێزێ، چونکە ئێمە قەنەعەت ماوا بوو ئەوان دەستیان بچێتە خوێنی شەید سۆران بە دڵنیاییەوە دەستیانە چێتە پارچە بەردێکیش لە ناوی بەرن. سێمین شت کە ئەوە ئیشی لەسەرکەی دروستکردنی ساڵنامەیەک بوو، واتە بەو شێوەی کە ساڵانە لە شێوەی گۆڤارێکە بۆ مەرجی شەید سۆران دەری بکەین. بەڵام ئەمە پێویستی بە ئیستمرارەتە بوو، پێویستی بە بەردەوامی هەبوو، بۆیە زۆر لەگەڵیان نەبووین. خەمی ئەومان بوو کە ڕەنگە درێژە نەکێشێ ساڵێ یان 2 ساڵ دەربچێت و دواتر تەمەن درێژ نەبێت. بۆیە لە ئاخیرەمی شتا بیرۆکەی دروستکردنی وێبسایتێک بۆ شەید سۆران هاتە ئاراوە کە تایە بەرهەمەکانی ژیانی هۆکاری تیرۆرکردنی گومانەکان هەموو ڕابۆچوونێکی لەخۆ گرت بێت. نێزی ساڵێکە چەندین چالاکوان و ڕۆژنامەوان نەها di zîndanê de ne bi mebesta kipkirin û bêdenkirina dengên nerazî û dengên dilil li behdînan lê piştrastî ve bila ew dest helate ku Parta Demokrata Kurdistanê li wêrê yani wê çendê baş bizanî çi cara xelkê badînan bêdeng nabîtin her bi tîrorkirinên zor û bi taybetî silsileka tîrora bi tîrorkirina şehîd Rauf Akireyî û her wesa Alî Şeعبان Amêdî û ta digehîte شهید ودا دهوکی خلک بادینان بدنگ نبود و او فوکسا کل سروری بود که بیشتر خلک بدنگ آنجی گلوی دستالاتی او هیچ راستی اکنی نه بلکه دستالات لوری
بە هەمی ڕێکێکێ بە هەمی میکانزمەکێت ئێتن کۆ خەڵکێ وێرێ ئەو دەنگێن دلێر و ئازادن بێدەنگەت لێ قەت ئەوانە تەنەزل نەکردە و نهاژی ئەو کود زیندانێدانە سەرێ بادینان و باشوورە کوردستانە هەمیە پێبەرزە کۆ پێشەنگی و دەستپێشخەری لێرێ دەست پێکردە هەر وەساژی ئەوا کو هاتیە ڕۆیدان یعنی حقیقەت ئەوێ چەندێ بوو و ئەف دەسەڵاتە چەندە دژی خەڵکی خوا و چەندە دژی دەنگی ئازادە و چەندە ترس و لەرزووکە ژە پرۆسا دیموکراسی ژە دەنگی ئازاد ژە میدیا ئازاد